تونا بەڵێ کێشەکە لە چیەوە سەری هەڵا ئەم ئافرەتە و چۆن ناسی چۆن هێنات جیاوازین یعنی تەمەندان نزیکە لە یەکەوە ئاسی ڕۆشنبیری حەسەکەم بۆم باسکەی کاک دکتۆر من کابراایکی بازرگانم بازرگانی یەکەم من هاتوچی وڵاتانەکەم لە دووبەی لە سین لە تورکیا زۆربەی زۆری وڵاتان گەڕاوم من ئیشی من بزنسە من بە بەردەوام لە دەرەوەم هیچ کاتێک زۆر کەمترین کاتوانیمە لە وڵاتە بمێنمەوە چکە ئیشەکەم وایە بۆ زۆربەی کۆمپانیا و دائیرەکان ئیشم کردووە شتم بۆ هێناون من جارێکیان ڕێم کەوتە زانکۆکەی ئەمان لە زانکۆ پێویستیان بە چەند شتێکە بوو من بۆم داوینکردن پاش ئەوەی کە چەند جارێک هاتوچووی زانکۆکەم کرد و شتەکانم بۆ دابینەکردن ئەم کەسایەتیم بینی جوان بوو بەلامەوە باش بوو بەلامەوە بۆیە بڕیارممە پەیوەندیەک دروستکەم لەگەڵی مودەیەک پەیوەندی هەبوو لە نێوانمان تا گەشتە زەواج ڕاستە کاک دکتۆر لەگەڵ ئەمە تەمەنی من و ئەو چەند ساڵێکی بنە 18 ساڵێکمان بینە لە فترەی ئەم یەکتر ناسی نەمانە من پرسیارم لە چەند هاوڕێیەکی کردووە هاوڕێکانی ناو زانکۆی هیچ کامێکیان بە خراپە باسی ئەمیان نەکردووە هەمیان بە باشە باسییان کرد هیچ کامێکیان پێی نەوتم کە ئەم کەسایەتیە شتێک خراپەی تیاشک بەرن بۆیە پەیوەندیەکەم وا لێ کرد بگەینە زەواج دوای کە زەواجمان کرد ئێستا دوو مناڵیشمان هەیە بەڵام کاک دکتۆر ئەوەی کە کێشەی منی دروست کرد لەگەڵ ئەم من جارێکیان گەڕامەوە یەکێک لە وڵاتان گەڕامەوە هاتمەوە ماڵەوە تەلەفۆنێکم بۆ هات پێویستیم بەوە بوو ژمارەیەک وەربگرم پێویستم بەوە بوو کە ژمارەیەکیان وەربگرم کە تەلەفۆنم بۆ هات شتێکی وام لەبەر دەستانە بوو بیکەم موبایلەکەی ئەوم هێنا کە موبایلەکەی ئەوم هێنا ویستم ئەو ڕقەمەی تاخەزم کەم نامەیەک هاتە سەر شاشەی موبایلەکەی لا ئیرادی پەنجەم بەریکە و کرایەوە نەک ئەوەی کە ینی عەمدەن بیکەمەوە یاخود بە دوایە بگەڕێم یان موێ سێرچێ بە موبایلەکەی بکەم یاخود گومانێکم لێ هەبێت چکە هیچ گومانێکم لێی نەبوو هیچ شتێکم لێی نەبوو یعنی گومانێکی خراپەم لەم ئافرەتە شک نابرد بەڵام کە نامەکە کرایەوە بەداخەوە ئەو کەسەی کە نامەکەی بۆ ئەم ناردەبوو شەریکەکەی خۆم بوو کە چەندین ساڵە بەیەکەوە ئێمە بازرگانی یەکەین کاک دکتۆر لێت ناشارمەوە لە نامەکەیەک ئەوەی بینیم بەداخەوە نەئەبووە من لەوەی کە بۆتان نادوم نەک شەریکتە خزمیشتەوە بزانم ئەو پیاوە خزمیشتەوە بزانم ئەوەی کە خیانەتەکەی کردووە نەکە شەریکتە کوڕی پوریشتەوە بزانم کاک دکتۆر هەم شەریکمە هەم کوڕی پورمە هەم هاوڕێتی مناڵیشمان هەیە بەیەکەوە بڵێ کە نامەکەیم کردەوە بریانم کرد بایەوە حەزم ئەکرد بمردمە بەس نەمبینی ئەو نامەیە بەو شێوازم چکە ئەوە نامەکان کاک دکتۆر سکرینم کردووە و لەبەر دەستی جەنابتایە سەیرم کردووە ئەوەی کە لەناو ئەو نامانەیە بینیم ژن و مێرد لەسەر جێگە ئەوە ناکەن بەداخەوەم نەئەبووە ئەو نامانم ببینیایە بریا بمردمایە بەس قسەیە نووسینە یعنی ئاگا لێ بێ بەس تۆ ینی بە ناوەڕۆگەی تەرجوماکەیەوە بڵێ نامەکانم بانگم کردوتم ئەمە چییە؟ ئەمە چییە؟ بۆچی ئەم نامانە بۆ تۆ نێرێ؟ خۆی جوابێکی نەیامەوە بەڵام من یەک کەلیمەم پێوت وتم ئەگەر شیایی من بوویتایە ئەو نامانەت نانووسی بەڵام تۆ شیایی من نیت بۆیە وتم با پەیوەندیەکەمان لێرە کۆتایی پێبێت ئەوە بوو تەلەفۆنم بۆ بەڕێستان کرد وتم ئەم کێشەیەمانەیە بۆیە ڕێگە چارەیەکم بۆ دانین چکە کاک دکتۆر ئێمە دوو مناڵ لە بینمانە هەیە من ئەزانم ئەو دوو مناڵە تەسحی بینی من و ئەوە بن ئەو دوو مناڵە بەدبەخت و سەرگەردانە بن ئەزانم ئەو دوو مناڵە چیان بەسەریێت خۆ من کاک دکتۆر ڕاستە من کابرایەک بووم بە بەردەوام لە ماڵ نەبووم ئەم سەرپەرشتیاری مناڵەکانیشم بووە بەڵام هیچ کاتێک نەمێشتووەم نەقسی بەسەرا بێت سیارەی ویستوە سیارەی ئاخر مۆدێلم بۆ کڕیوە
خانوویستۆ خانووی ئاخر مۆدێلم لەسەر تاپۆ کردووە بە بارستایی خۆی ئاڵتونم بۆ دابین کردووە نەمێشتووە لە دەرزیەک و نوقسانی هەبێت تا ئاخر شت ئەم هەموو گەڕەکانی هێنا بۆ سەر ئەوەی من ناتوانم لەگەڵ تۆیا بێمە مۆڵێکەوە ناتوانم لەگەڵ تۆیا بێمە بازاڕێکەوە ناتوانم کاک دکتۆر من لە تەمەنیەوە نیم بچم بگەڕێم علاگەیە بگرم بەدەستمەوە لەگەڵما بیبەمەوە بۆ ماڵەوە آخر من ناتوانم چکە من کابراکی بازرگانم من کەم لە ماڵەوە من ناتوانم هات وەکو مناڵێک وەکو مڕاهقێک لەگەڵ ئەما بم و دانیشم بە موبایلەکەم سناپێکی لەگەڵا بکەم خۆشەویستی ئەمەڵە خۆشەویستی و نێومەتێ بەڵام خۆشەویستی بریتە نیەوە لی بپرسە کاک دکتۆر بزانە بە کردەوەکانم چ خۆشەویستیەکەم بۆ ئەو دروست کردووە تاو بەڵێ دەست خۆش خاتون سڵاو ئەم پیاوە ئەم هەموو شتەی بۆ دابین کردووی ئازادیەکی ڕەهای یاویتە ینی ئەوەی کە جۆمان لێ بوو بۆچی هێشت ئەم خیانەتە ڕووبات ینی بیرێ لە کەسوکارە نەکردەوە بیرێ لە من نەکردەوە بیرێ لە پاشە ڕۆژی مناڵەکانە نەکردەوە بیرێ لە خۆت نەکردەوە وەکو ئینسان چونکە هیچ شتێک نییە کەشف نەبێ وەڵڵی خی گەورە کامە ئەڵی زۆر نهێنیە هەر دەلیلێ بەڵگەی لە فڕکەش بێت بۆ وات کرد کچی من سپاس کاکتۆر سپاس بۆم دەرفەتە وڵی من لە ماڵ و بەڕاستی زۆر هەستم بە تەنیاییە کرد هەر خۆم بووم ینی کامە ڕۆی بۆ سەفەر ڕاستە هەموو شتێکی بۆ دابین کردوم کەسێکی باش بۆ لەگەڵما بەڵام کە ئەڕۆژ زۆر ئەمایەوە ینی میش بە تەنیا هەر خۆم ئافرەتێک بە تەنیا چەنەها جار ینی بێزارە بووم بێتاقەتە بووم و کە ئەم ئەشڕۆی هیچ کەسێکی ئەم نەخۆشک نەبرا نەکەسی هیچی یان سەردانێکیان ناکردم ناهاتن لەگەڵ منا بمێنەوە بەڕاستی یعنی فەراغێکی ڕۆحی زۆر زۆرم هەبوو ئەم کوڕی پولیشی لەگەڵ ئەم کە ئیشیە کرد ئەهاتە ماڵمان چەنەها جار سەیرێکردم بەڵام من یعنی نەمەوێرا بڵێم کە ئەم دیقەتی من ئەیە چکە ئەم ئەترسام بینیان تێک بچێت چکە برادەری مناڵێتی چکە شەریکیشی بوو دای منی هێنایە بۆ ماڵ و نانیانە خوارد یعنی هەستمە کرد ئەوە دیقەتێدام دووش زۆر جار یعنی پەیوەندیە کرد پێمەوە یعنی قسەمانە کرد ئەحواڵێ پرسیم شتێکم پێویست بە هاوکاریە کردم و نەرمونیان بوو لەگەڵما بەس یعنی ئەم کە سیر مەکرد ینی شتەکانم بەراورد دەکرد ئەم کەسێکی عەسەبی بوو گوێی لێ ناگرتی دایمەن تووڕابوو بۆ نمونە من حەزمەکە بچینە بازاڕ پێکەوە ئەنیە هەموو کەسێک ینی ژن و مێر حەزەکان مێردەکەی لەگەڵ لابێ کاچێتە بازاڕ بەس ئەم ناهاو لەگەڵما لەبەرەوە چەند جاریش پێم وت ئەموو کە ناوی بۆ بازار دەوەرەشەوە چینە مۆڵەکان بەڵام بۆ ئەوەش هەر ناهاو من هیلاکم ئیشم هەیە یعنی ئەخەوت ئەهاتەوە هیلا ینی هیلاکی پێوە دیار بوو بەڵام ینی منیش ئەم هەموو کاتە هەر دانیشم هەر سەیری ئەو کەمەوە بخەوێت و منیش حەزمەکە بچمە دەرەوە حەزمەکە بچمە بازار بچمە ماڵی کەسێکم بەسم هەر لە هیچ شتێکا لەگەڵ منە نەبوو ناهاو لەگەڵما بەڕاستی یعنی زۆر زۆرم پێ ناخۆش بوو زۆر تەسیری تێکرد بووم بەڕاستی یعنی حەزمەکە دایمەن لەگەڵ ماوێ بەڵام ئەم هەر لەگەڵما نەبوو یعنی فەراغێکی وای بۆ من دروست کرد کە سەیری قسەکانی ئەو مەکرد و سێ قسەکانی ئەم مەکرد هەستمە کرد ئەو زۆر نەرمونیان تر بوو لەم و یعنی هەچێکم پێویست بواە بۆی دابی نەکردم ئەو بەڕاستی و هەستمە کرد لە ڕووی سۆزەوە یعنی وردە وردەوای لێکردم هۆگری خۆی کردم لەبەرەوە کۆمەڵێک ڕاستەکان نامە هەیە لە بینمانە بەڵام خوای زانێ خوا شایدە دەستی بەردەستم نەکەوتووە بەڵام کاک دکتۆر نامەکانوان ناڵێت ئازای چۆنە منەوەی خوێنەوە قوربان نامەکان هەمی باسیەوەکە ڕاستە قسەیان حیوارەکان یعنی ژن و مێر کە زۆرێکیان خۆش بین جاوشتاناکەن من لێرە ئەوەی سەرنجممە خۆی کێشەکان لەوەی قسەی لە سەرەکەم هۆکارەکەی چییە بەزە و خزمەشە ینی باسی ئەوە نەکردۆ کە حتا باسی ئەوەی بۆ کردو کە ژنەکەی خراپە لەگەڵی ئەوی ئەوە چەند جار ئێمە کە بە تەلەفۆن قسەمان ئەکرد باسی ئەو خێزانەکەی خۆم کاتی خۆی کە هێناومە بە خۆشەویستی نەمهێناوە یعنی هەست ئەو خۆشم ناوێ هەستم نییە بووی لەبەروی خۆم خۆشم نەویست و ماڵەوە بە زۆر بۆیان هێناوم یعنی ئەوەی کێک بوو لەو کێشانی کە ئەو دایمەن بووی باسە کردم میش زۆر بەزەیم پیا هاتەوانێ هەروەها کاکتۆر یعنی ئەو زۆر زۆر نەرمونیان بوو لەگەڵ منە یعنی ئەم پورزایی ئەم و یعنی کاتی خۆی کە کچ بووی خێزانەکە و چۆن بتوانین باز خێزانەکەتم بۆ بکەی وەڵاهی لە ماڵەوە زۆر باوکە چۆن بوو دایکە دایک ینی ئەوەی کە لێ ناشارمەوە حەزەکەم لێرە باسیکەم ئەوە بووکە لێرە چۆن ئەمە نهێنیە و ئەو شتانەی لای منە مستەحیلە کەس بیزانێت
بەڵێ ئێمە باسی ئەوە ناکەین ێستا بەرنامەیە بەس شتە نهێنێ تایبەتیەکان کەس نازانێت تۆ چیت و ناوی ناهێنرێ سا کەس نازانێت تۆ چی بەڵام یە شتەکان هەمووی باسکەین بۆ شتێ بشاری نەوانێ من ناتوانم من هەموو شتەکانە بێ ڕۆبت کەم بە یەکەوانێ تا بزانین ئەمە لە چیەوە سەری هەڵاوە بۆ ئەوەی ئەو خەڵکی کە ئاشمان بینن سبەی نییە ئەگەریەوەی زۆر ئافرەتیتە تووشیەوە بێ کەم تەرخەمی هاوسەرەکەی کەم تەرخەمی خێزانەکەی دایک و باوکی چکە ئەم بارە دەرونی کە تۆ هاتە وای لێکردووی من هەستەکەم ڕەگوڕیشەی لە پێشتری شەیە بەڵێ بەڵێ کاکتۆر ئەم 16 ساڵ لە من گەورەترە من 18 ساڵ لە نەکا لێرە 18 تقریبان 16 تقریبا بەڵێ گەورەترە لە من بەڵام من قرارە ما زەواج کەم لەگەڵە مازانی بوو لە بەروی لە ماڵ و زۆر بێتاقەت بووم نەفسیان بێتاقەت بووم ئەم بینی باوکم خیانەت لە دایکمەکە زۆر تەئسیری تێکردم ئەنی ئەو دایکمۆنی خەفەتە خوار فەقیرە لە داخا جەڵدە لیاوە لەسەر جێگە کەوتووە یعنی ئەوەش هۆکارێک بوو کەوای لە من کرد کە زەواج کەم لەگەڵ ئەوە ئەگینا من تەلەبەیەکی گەنج جوان لە جامیعەیە چەنەها هاوڕێ و برادەری خۆم هەبوو یعنی ڕەنگە لە دڵەوە حەزم کرد بێ زەواج کەم لەگەڵ بەڵام قەناعەتم ینی بەوە کرد کە بۆی لەو خەم و خەفەتە دەرچم لەگەڵ ئەوە زەواج کەم باسە کچی من ینی ئەکرێ ئینسان لە جەهەنمێکە و چێ بۆ جەهەنمێکی تر نەوەڵا بەداخەوە سە پەشیمانم بەس تازە بڵێن چی بەڵێ کاگتۆر بمبەخشە ئەم ئەڵێت نەدایکی نەخوشی نەبرای هیچیان سەردانیان نەکردوم بەڵام ئەی بۆ ناپرسی هۆکارەکەی چی بووە ئەی بۆ من ئەو دایکە زەلیلەی ئەوم چەندین وڵات گێڕا ئەی بۆ ئەوە ناپرسی بۆچی من تێکەڵ بووم لەگەڵ کەسوکاری و بۆ ئەو تێکەڵ نەبوو لەگەڵ کەسوکاری من نەخێر ئەم خۆی هۆکار بوو بۆ ئەوی لەگەڵ ئەوانە تێکەڵ نەبوو هەر ڕۆژی بوختانی بۆ یەکیانەکە هەر ڕۆژی دروی لەگەڵی چیانەکەت نازانم هۆکارەکان چی بوو آخر ئەڵێ لە خۆشەویستیم کەم بووە لە چ شتێکی خۆشەویستی منی کەم بووە ئللا ئەوەیە من بەدەم پێی بڵم خۆشمەوەی کاک دکتۆر خۆش دەزانی پیا و هیچ کاتێک بەدەم ناڵم خۆش بەس یارمەتیم بە لێرەیە قوربانجانەوەی من لە نامەکەیە و ئەو شتانی کە نادووتانە و لە قسەکانی ئێساتانە و پێشتریش پێش ئەوەی کە ئەم بەرنامەی تۆمارکەین زۆر قسەمان کردووە ئەگەر لێم عاجز نەبی هەندێک شتێ بە بڵم دەست بخەینە سەبرینەکان یەکەم جیاوازی تەمەنتان زۆرە 18 ساڵ تۆ لەو گەورەتری برا بە ڕێزەکەم ینی تۆ تەمەنی 18 ساڵ بوو لە دایک نەبووە تازە لە دایک بووە سایکۆلۆجێتی ژن و پیا خۆی ئەسڵ جیاوازن اینجا 18 ساڵیشی شێتە سەر کێشەکە چییە کە تۆ تااقەتن نییەڵی وەکو هەرزەکاری یاوەکو گەنجێک ینی تۆ ئێستا من کە حسابم بۆ کردووی جەناب 43 بۆ لە 45 و ناوە ئەڕۆی ینی 18 ساڵ و 26 ساڵە لێرەیە تەمەنەکە هۆکارێک بوو دووەم تۆ ئەگەر تەمەنتان نزیک بووە لەیەکەوە وەکو حەزە بە مۆڵ بوو حەزە دەکرد لەگەڵ یارچیتە دەرە بەس کە تۆ تەمەنەکە و گەورەتر بووە یان هەندێک جاریش لەوانەیە ئەم هەندێشتی این کردووە لە ئینەکەمکە ئەڵە هەندێک جار کە چوومەتە دەرەوانێ هەندێک ناسیا و ڕەفیقی جامیعەم پیان توەنەوە باوکتە یعنی سەر سپی بووە و خۆگەنجیشی لەوانەیە 43 ساڵ و 45 ساڵ و 50 ساڵ بەس بە دیوی دەرەوە ئەوە هەستەکە لەوانەیە 6 ساڵ بی ئەمانە کە ڕوویامێکە دووەم قوربانگیان تۆوە هەستەکەی ئافرەت تەنیا پێویستی بە مادە هەیە ئەوەی چەکە لە هەڵەکانی جەنابێ لەبەرەوە تۆڵی سیارە و بۆ کڕیوە خان و لەسەر تاپۆ کردووە پارە و لە بەردەسا داناودا بەڵام ئەم ئافرەتە لە مناڵیەوانێ لە خێزانەکەی خۆی لە خۆشەویستی بێ بەس بۆ بە قوربان باوکی ئاوا بووە خیانەتی لە خێزانم ئەکیید باوکی خیانەت لە هاوسەرەکەی بکە خۆشەویستی نایە بە مەڵێ وەکو دۆزەخوا بوو ویستومە ڕاکەم لەوێ جارمەتیم بە هاتووە بۆ لای تۆش هەفتەیە لەم شار بووی هەفتەیە لە وڵات بووی هەفتەیە لە وڵات بووی یعنی فراغی یعنی من کە دوای حسابم کرد ئەو سەفەرانی کە باسان کردەوە بۆی باس کردوم یعنی لە مانگێکە 3 ڕۆژ 4 ڕۆژ زۆر 5 ڕۆژ با بڵێ هەفتەیە لە ماڵ بووی یعنی تۆ لە مانگێکە یەک لەسەر چواری لە ماڵەوە بووی ئەویش خەریکی ئیش و کەسابەت بووی ئەم ئافرەتە فراغی بۆ دروست بە بۆشایی بۆ دروست بە ئێمە زۆربەی و توێژینەوانی کراوە یەکێک لە هۆکارەکان کە ئافرەت بەرەولادان نەڕوا فراغێکی نەفسی هەبێ بۆشایی یەک دروست ببێ ئەیتر ئافرەتیش لە هەندێک لایەنەوەمانە زەعیفە ئەیەوێ پڕی کاتەوە چێژ بۆی پڕکاتەوە فەرموویە سا و کوڕەپورەی خۆ فراغی بۆ پڕکردەوەی خۆی کێشەی هەبوو لەگەڵ ژنەکە تاوانە ئەوە ئەمە یەک جیاوازی تەمەنەکەتان بە قوربان جیاوازیەوە ئاسی ڕۆشنبیریتان تۆ جەنابە باسی ئەو نەکرد نازم باسکریان نە بەڵام من لێرە لە نامەکانتانە لە قسەکان کە لەگەڵ چاپێکەوت پێشتر لەگەڵتانەوە کرد ینی جەناب بزانام هەتا متەوەسەش تەواو نەکردووە دوی متەوەسە ئەوە نەبووی ئەم زانکۆیە ینی بیرکردنەوەشتان جیاوازە بە قوربان ڕاستە تۆ دەوڵەمەند بووی
گەورەترین غەڵەتی کە کردوتە تۆ بەس مەزهەرەکەی و جوانەکەی و بزیاتر بووە هەر پرسی لە کەسوکاریشی نەکردووە تۆ نەشزانیوە دوای ئەوەی کاوسەرگیری کردووە اینجا باوکی وایە و خێزانەکەی وایە تۆ لە چەند هاوڕێک و خۆشە ڕاستە کرد لە چەند هاوڕێیەکی لەگەڵ یا پرسیارە کردووە لە زانکۆ کچێکی چۆنە کاکە هاوڕێکەکەی لەوانی بەس لە سانکۆسانی بێتی بەس تۆ گەر پێشتر بچووی تایە خێزانەکەی و ئەم شتانە من دڵنیا بووم زیاتر بیرە دەکردەوانێ کەواتە ئێستا ئەمانە هۆکار بوون کە یەکێک تووشی لادانە بێ سەبەب هەیە ینی جەناب تەمەنێکی زۆرێ لەگەڵەوەسا تەمەنەکە بە تەنیا کێشە نییە خۆزگە هەر جیاوازی تەمەنەکە بووە ئاسی ڕۆشنبیریەکەش کە مناڵم ئاسی ڕۆشنبیری ناڵم ئاسی زانستیەکە یعنی کە لێکتێ نەگەیشتنێکەیە ئاسی ڕۆشنبیری دەورە بینە حەز و ئارەزوو ئێسا ئافرەتە ئەوەی کە من لە نامەکانتانە لە ئیمێڵەکانە ئەم زۆر جا کێشەتان لەسەر ڕەنگی پەردەکان بووە چونکە ئەو لەو تەمەنێ حەز بە هەندی ڕەنگەکە ئێمە کە بچوینە تەمەنەوە ئەو ڕەنگانەمان لەوان ڕەنگی ترمان بۆ نمونە مشتە بەسیتەکانە قەنەفە نازام چی لە بەخێوکردنی مناڵ لە کێشەیە ئەمانە ئەبواتۆ لە بەرچاو بگری برا بەڕێزەکەم ئەو لە بەرچاو بگردا ئەو ئافرەتە تەمەنی لە تۆ بچووکترە لە هەمان کاتە لە خێزانەکەەوە هاتۆ پڕ لە کێشە بووە ویستێتی لە جەهەنمێ بچێ بۆ جەهەنمێکی تر بەزەومە بەسی نەبوو لە جەهەنم بچێ بە وای دەرچووە ئەیستێتی لەو جەهەنمە دەچی بێتە بەهەشتەکەی تۆ بەڵام بەداخەوە تۆش بەهۆی ئیش و بازرگانیەکەتەوە جا ئەوەی کێشەی تۆ نیە بە قوربان کێشەی زۆر خێزانی ترێمە و کەیسانەمان هەموو بینیوە پیاوەکەوەی زانیوە بەس پارە شەرتە ژنەکەی نقم کردو مناڵەکانی نقم کردو لە پارە و لە مادە و لە تەکنەلۆژیا و لە ئەشیا و نازانچی بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە لایانی دەرونی و عاتفیەکەی سۆزداریەکەیە ئەو بێبەش بووە يعني حتى لنا مكايا إشارتان بيانيا يعني حتى كجنو بياو شرعا للسرجية زور جار كم ترخم بوي يعني فراغ يكدروس كدوا اي ورده يترو فراغ خلك يتري بوي بركات بقربان اما كي شكايا فرمو تشي تري هي كاكتور الله من خوشويستيم بو درنا براو من بچي خوشويستي بو در برام من بالراست لسرتاوا كاتێک کە ئێمە زەواجمان تازە دەرکردبوو خۆشەویستێکی زۆرمەوەی بەڵام خۆش دەزانی ئێمە دوو مناڵمانەیە ئەبێم خۆشەویستی خۆ بەشکەم لە بینی ئەوانیشە خۆ من ناکرێت ینی هەر بیست خۆشەویستی بەم بەم و مناڵەکانی هیمال بکەم باشی پێ بڵێم واللهی هەموو شتێک لێی بەریت کەمەکە تەنیا خۆشەویستیە زیاکە تەنیا خۆشەویستیە تۆ مناڵەکانە خۆشەویستی تایبەتیانێ بەڵام تۆ خۆشەویستی ئەبێ بەی بە هاوسەرەکە و خۆشەویستی و جیای لە خۆشەویستی مناڵ خۆشەویستی دایک و باوکی جیای بە قوربان لە خۆشەویستیەوە شتیوان نییە خۆشەویستی قەت کۆتە بەعکسەوە تابیی زیاترەکە بۆچی زیاترەکە بەختەوەری زیاترە بێ کێشەی خێزانی و کەمە بێتەوانێ مرتاحەبی نەفسیەن مرتاحەبی ئەوی استیجابە وەڵامدانەوەی باشی بۆ تۆ بێ يعني ناکرێت تۆ بڵێ وەڵام من مناڵمان بۆی تر من وەکو جاران احتیمامی پێ نایەم بۆ شتەکانم خوێنەوە بەڕاستی خۆ پێشتیش قسەمان لەسەرەوە کردووە يعني بەدەگمن تۆ وتوتە خۆشمەوێت بەدەگمن مەسەن هاتوویتەوە دوو قسەی خۆشی بۆ بکەیت يعني هەندێک شتێ ژن و پیا و ئەیکەن يعني تعبیرە لە خۆشەویستی ڕاستە شتێ بۆ کڕیوە بەڵام لە مناسبەیەکە خۆی مناسبەکان مهمە مثلا ڕۆژی دایکەیە بۆ منە مناسبەی جزەکان هەیە تۆ کاتی تر غەڵقی کردووە بەس لەو کاتانێ نەهاتی گوڵی شتێکی بۆ بێنیتەوە ئەم هەسکە ژن سایکۆلۆجێتی ئاوایە بە قوربان والله ئێمەی پیا عەفو ببوورە ئێمە چینەوە ئەشکەوتەکەی خۆمان بەس ژن پێی خۆشە مثلا قاتی جل ناکڕێ پێی بڵێ یا ڕەبی پیرۆزی بێ زۆر جوانە ئەمە چۆن کڕیتە ئێمە بڵێن باشە خراب نییە ئەوە ژن بەوە زۆر عەسەبی و ڕابێ کاکتۆر من تۆ ئەڵی شتێکی بۆ بکڕێ ئێ من پارەم ماوەتی هاچی پارەیە یاومەتێک کە بۆ خۆی بچێشتبان پارە تۆ زانین چۆنە وەکو وا تۆ خواردنەچی بۆ مەطعەمێ خواردنە خۆی تاوکو مەعیدە و تێگەچێ بەڵام کاتی وایە برسیە لە تەنانی نێبێتێ ئەمە کێشەکەیە تۆ وایە ئەمە تەوزیعکەی بەسەر قۆناغەکانە بە پێی ڕۆژەکانە بەڵام تۆ هاتووی ئەم هەموو شتە خۆتە بەردەم بەڵام چەنەها مناسبە بۆ نەهەبووە نەوتوانیوە لەوە بیێنی تەعویزی قەرەبووی بۆ بکەیتەوە لە هەمووی مشکلە ترکە تۆ ئەم فەراغە و دروست کردوە سەفەرەکانی توێ بە قوربان ئەم کاسبیاس یارمەتیم بە ئەم کاسبیە بۆ چیەکەی بۆ چیتە بۆ بەختەوەری خۆتە ئێکامە بەختەوەری بە قوربان تۆ فەراغە دروست کردەوە تۆ ژنەکە و بەرەڵا کردووە کاڵم بەرەڵا کردووە لە هەی عاتفیەوەڵە تۆ هەرچی پارە و کۆ کردو تۆ پارە و کۆ کردو تەوانێ ئەوە بۆ بە باوک و دایکیش تۆ زانی مناڵەکانتان لە 4 ساڵی 5 ساڵی 2 ساڵی 3 ساڵی چەند پێویستی بە دایکەوە پێویستی بە تۆ برا بەڕێزەکەم ڕاستە و کەم تەرخەمی هەیە ڕاستە ئەویش ئەبووە من لە سەرەتا پێم وت نابووە ئەوە بکە بەڵام تۆ یەکێ بووی لە هۆکارە سەرچیەکان منی وادارم نەک لە مەودووە بەس یەک شتێ پێ بڵم قوربان ئێستاش نەچوە بچێ ڕاستە داوا و قەید کردووە لە مەحکەمە ڕاستە کێشە ئەو تۆراوە چۆتۆ ماڵکەسکاری بەڵام من پەیوەندیم بەو برادەرەوە کرد قورعانی خوارد قورعانەکەی دانا
وتی بەس لە تەلەفۆن زیاتریش لە بینمانە نەبوو حەت جارێکە شتێکیش بێ هاوکاری لە ڕێگەی خوشکە کەسێک و نزیکەوە شتەکانمان کردووە یعنی نەگەشتۆتە خیانەتی ئەوەی کاڵێ ئەم فراغێکیە بۆ پێویستی بۆ بووشی قسەیش خۆشی بۆ بکە یەکیە لێی پرسێتەوە یەکێ تۆ قسە خۆشانە بۆ نەکردووە تو ڕەبووی عەسەبیاتوی دەوەچیە دەخەومێ هیلاکە ماندوو من شەو ڕۆژ کاسی وەیەکەم نازانم چی ئەم ئافرەتە فراغێ بۆ ئیتر و تەحملی کردو ئینسانیش بەڕاستی سنوور و توانای تەحملەکانی تا حەدێکە ئینیارەکە فەرموو کچی من شتەکان هەمووی خۆسە ئاشکرا لە لای جەنابە ڕاستە ئەم پیاوە لەگەڵ منە زۆر باش بوو ئەم پیاوە لەگەڵ منە ینی کۆمەڵێشتی بۆ کرد باش ئەگەر باش بووە بۆ خیانەتە لێکرد آخر ئەوەی کە ئێستا من ئەمێ باسیکەم ئەوەی کە من هەمیشەکە باسی خۆشەویستی مەکرد ئەو هەر تۆڕە بوو ئەموو خۆشەویستیمان بۆ دەرنابڕی یعنی هەستمە کرد ئەو نەسارد و سەر بوو لەگەڵما ینی زۆر جار کە ڕەتفعلی ئاوا بۆ شکڵە بوو لەگەڵ من ینی کە ئەم بینی تووڕا بوو عەسەبیە بوو لێم ئیتر منیش وردە لی دوورەکەوتمەوانێ وە زیاتر ئەوەی کە کوڕەپورەکەی بۆ یەکردم بەڕاستی ئەم بۆی ناکردم خوا شایی دەکات تۆ ئێستا ینی تووشی ئەم هینە بووم ئەم ئابڕوچوو نەبووم زۆرم پێ ناخۆشە پێم ناخۆشە لە ناو خەڵکا قسەم پێ بوترێ پێم ناخۆشە خەڵک بزانێ بە کێشەکەمان مستەقبەلی دوو مناڵە ئەو دوو مناڵم بەڕاستی سەرگەردانە بنەگە من لێی جیابمەوە هەر خەڵکیش کچی من قسە بە مەڵەیە ئەڵێگەت پیاوێک وایە بیتوانانی توانی ئاگای لە ژنەکەی خۆی بێ نازانم چی بێ ئێستا تۆ ئاخر قەرارت چییە بە قوربان ئێستا گەشتی تە قەناعەت شتێکی لا دروست بووە کە کەم تەرخەمی تۆ بەو شێوە نییە کە لە سەرەتا باست دەکرد تۆ پاڵەوان بیت و عاجزمە بەکە قسە ناکەم من وەک کەسێکی بێلایەن منەمەوێ ئەوەی قسەکانی تۆ کە کردوتە ئەوەی حەقا لەم حەقا دەست خۆش بێ سیارە بۆ کڕیوە کیمکانێتە بەقی چێکە هاتو چێ پێکرۆ بەلای کە سوکاری خۆی و نەچووە سواری تەکسی بێ و بە پێ بڕۆ نازام چی بەڵام خۆزگە کە سیارە و بۆ کڕیوە لە هەمان کاتیشا خۆشەویستیەکە و باە لە هەمان کاتیشایە لە جیاتی مانگێک 20 ڕۆژ 21 ڕۆژ 23 ڕۆژ لە دەرەوەی تایە نیوە بە نیوە و کردە کاکە دوو هەفتە بچوتە بۆ سەفەر هەفتەیە بچوتە هەفتەیە هاتە ماڵ هەفتەیە بچوتە نەک 20 ڕۆژ بڕۆیت و 3 ڕۆژ بیتە ماڵەوانە یعنی هەست ناکەی تۆش کەم تەرخەمبی بەرە کاک دکتۆر من ڕاستە ئەوی جەنابێ باسی کرد هەمووی تەواو واقعیە داکەم هەم واقعیە من زۆر کەیسی تر هاتووە ئەو پیاوە وای زانیوە بۆیە من لە ڕێگەی کەیسەکەیەوە بۆ هەموو بینەرە بە ڕێزاڵم بیسەرە بە ڕێزاڵم بەو دایک و باوکاناڵم تکایە بەوە هەڵ نەخەڵەتێن بەس پارە بن بە مناڵەکانتان و شتیان لە ناحی مادی و تەکنۆلۆژیەوە بۆ دابینکەن و وابزانن شتەکان کۆتایی هاتووە واللهی لە هەمووی مهمتر حتا مناڵ کە تازە لە دایکە بێ چۆن پێویستی بە شیری دایکێ پێویستی بە لای و خۆشەویستی و لە باوەشگرتن هەیە کاکە ئەو هەمووی دیڕاستە نەک ئینسان ئاژەڵیش تۆ لەوەی بە دووەم بێبەشە کردووە ینی ئەبێ ئەم هاوسەنگی هەموو ژنوپیان هاوسەنگی ڕاگرێ ئەگەر تۆ خۆشەویستی و باە پێویستی بوو جۆ لە خەڵک بگرێ ئەگەر تۆ ڕێزە بگرت تایە و عەسەبی نەبووی تایە و جۆ لە کاتێکە بۆ تەرخام کردا بۆ مناقەشە یعنی نەتەتوانی هەفتەی ڕۆژێ دانیشتا بوو تارێ ژنەکە من ئەوە دوو هەفتەی ڕۆژتم چی کێشەیەکەیە پێویستێ بە چییە چی تیاکە تۆ ئەڕۆی دوو هەفتە سێ هەفتە لە وڵاتان نەبی بە کەیفی خۆت ئەگەڕێی بەڵام تواناو نەبووە یا تااقەتن نەبووە بچی شەوێک بیبێ لەم مۆڵانە دانیشن هەر تۆ دانیشتە کاکە تۆ دانیشتا لەسەر کورسێ خۆ شوێنی لێ دانیشتا بیبسیە چایە شتێک قاوەیەک بخوات دا بە ئەو بڕای بگەڕێ لێ نزیک بیتا وردەوە ڕاستە طبیعەتی پیا وایە تااقەتی نییە 12 دوکان بگەڕێ لەگەڵ ژن هەمومان وین بەڵام خۆ توانی لە نزیکەوە بی ئاگاو لێی وایە خۆتوانی لە مناسباتەکانە بی بەی سەردانی شوێنەکان بکەی ئەی تۆ پیاوی ئەو ماڵە بووی ئەگەر ئەمە کێشەی لەگەڵ دایک و خوشەکان تا هەیە نابووە بە دوای کێشەکە بگەڕایتای هۆکارەکانە دەستنیشان کردایە کێشەکە و حەل کردایە واللهی ئەگەر ئێمەی پیاو لە سایکۆلۆجیەتی ژن بزانین توانین بکەین باڵقەیەک بکەین پەنجەوان زۆر بە ئاسانی کۆنتڕۆڵەکرێن بەڵام لی نەزانی جاوە فلاتۆن قسێکی زۆر جوانیە وێ فلاتۆنەوە بزانم سۆقراتە عەفو ئەڵێ من هیوادارم هەموو گەنجەکانمان ژن بێنن ئەگەر ژنەکەی باش بوو ئەوە لە دنیا و قیامەتە بەختەوەرە بێ ئەگەر خراپیش بۆ بێ بەزانە ئەم مندە مشکلەی بۆ دروستە بێ و حەلیەکە و ئەمەگە مشکلەی بۆ حەل بێ لەگەڵ قوربان تۆ نەتوانی ئەوەش بکەی کاک دکتۆر ئێستا هەر لەسەر تەلاقانەکە من ڕێی ئەوانی ژوەرەگرین پاش کەمێکی تر بەڵام مەبەستمەوەیە ئێستا هەر لەسەر ئەوەی کە لێک جیابنەوە ئەیبی لە مناڵەکان ناکەیت و کاکە ئەو مناڵانە لای تۆ بێ خۆ تۆ بڕوا ناکەم دانیشی بە دیارە مناڵانەوە کیت بی لە هاوسەرێکەکەیتەوە تۆ بازرگان و تاجر و ئەم هەموو داهاتە و هەبێ و ئەم هەموو سەرەت و ماڵە و هەبێ ئەکیت بڕوا ناکەم دابنیشی تۆش وەکو ئینسان پێویستە بە هاوسەر هەیە باش ئەگەر هاوسەرێکی تر دروستکەیتەوانێ ئەمە
تارمایی ئەمە هەر لەگەڵە مێنێ لە هەمان کاتی شاو دوو مناڵە لای تۆ بێ بڕاکەی وەکو دایشی حەقیقی خزمەتیکە ئەگەر ئەمیش گەنجە تەلاق بددا ئەکیت شووە کاتەوە ئەی ئەو مناڵانە چیان لێ بەسەری بە قوربان بچێتە لای زەرباو بچێتە لای زەردای ئینن و باپیر خۆیان ئەو عایلەکەی خۆ دەزانی چۆنەوە باوکی خیانەتی لە هاوسەرەکەی کردو ئێستا مناڵانی تۆ بەخێوەکە لەوێ پەروەردە بێت چی دەرەچێت ئێستا سووری لەسەر ئەوەی کە هەر تەلاق و لێک جابوونەوە تاوانەکەی و تاوانی گەورە نیەک براکەم ئێمە مناڵی ئادەم و حەواین باوکە گەورەمان لە بەهەش دەریان کە غەڵەتی کرد دوو کوڕی هەبوو یەکیان نەویتری کرد تەبیعەتی بەشەر وایە هەر کەسێک غەڵەت نەکا خوا گەورە لە بەربارانی کەن نابێ غەڵەت نەکەین ئەی خوای گەورە بۆ دەرگای تۆبەی کردوێتەوە بۆ دەرگای عەفوی کردوێتەوە نابێ هەمومان غەڵەت دەکەین بەشەری تر نقطەی ضعفمان هەیە یعنی تاوانەکەی ئەمیش غەڵەتی کردووە بەڵام ئەوەنگە گەورە نییە تا بێتە مای ئەوەی تۆ تەلاقی بیت و ئەو دوو منە بیر لە مستەقبەلی ئەو دوو مناڵە بکەرەوە بیر لە مستەقبەلی ئافرەتەکەرەوە کە تۆی خۆشویستوە و تۆ سەبەب بووی عاجز مەبە تۆ سەبەبی ڕئیسی بووی کە ئەو بکەوێتەوە چڵپاوەوە ڕاستە مۆبایل وەسیلەکە بووە بەڵام مۆبایلیش گوناحێکی نییە ئێمەی کە زەمینە خۆشەکەین تا مۆبایلەکان دەوری خوان بینن بەرحاڵ ئێمە ناوبڕێک وەرەگرین دوایی یەینەوە خزمەتتان ڕای ئەم میوانانە زۆرەگرین بزانین ئەوان چیاڵن تەجروبە و شتیوان دوایی ئەبێ بڕیاری کۆتایی بین ئێوەش بیری لێ بکەنەوە پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان خۆشەویستان دووبارە سڵاو لەم بەشێ بەرنامەکانمانەوێ ئەم میوانە خۆشەویستانەی هەمانە ڕای ئەوانی ژوەرگرین تیبینیشان هەیە سەرنجیشانەی پرسیاریشان هەیە بۆ ئەوەی بە هەمومان هەوڵ بین ئەم خێزانە تووشی لێکترازان نەبێت لەبەر هیچ نایەکەم لەبەر مناڵەکان چکە یەکەم قوربانی لێک جابوونەوە مناڵەکانن و ئەمانە هەڵەیان کردووە هەردووشیان بەرپرسن بەڵام لەوانەیەشیان بەرپرسیارەتی زیاتر بێ بۆیە ئەمانەوێ لە کۆتایی بەرنامەکە قەناعەتێکیان لا دروست بوو بێت نەک بۆ ئێمە بڵێن قەناعەتەکە ئەگەر قەناعەتی لا دروست نەبوو هەر نەیڵێت نەیە ماڵ خەڵەتێن نەخۆی یعنی بۆ ئەوەی ئەم خێزانە لاپەڕەیەکی نوێ هەڵبنەوە ئێمە بە شەرین و غەڵەت دەکەین بەڵام گرنگەوەیە پند و عیبرەت لە غەڵەتەکان و لە هەڵەکانمان وەرگرین دووبارەی نەکەینەوە بە لە خات و ئەڤینەوە خات و ئەڤین فەرموو دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم کاک دکتۆر منەمێ بپرسم جیاوازی تەمەن لە بینی هاوسەران چەند ساڵ بێت ئاساییە یعنی تا چەند ساڵ ئاساییە بەڵێ والله خاتون خۆی توێژینەوە و دراساتی وان نییە بڵێ ئیلا بێ ئەوەنگە بێ بەڵام لە ناحی بایۆلۆجیە گە لێشی بینەوە هەتا ینی من بەخۆم بە قەناعەتی خۆم هەتا 13 ساڵیش لەوانەی کێشە دروست نەکا بەڵام تۆ بۆ لێکی بەرەوە 20 ساڵ 25 ساڵ فەرقە ساهی ئەم کەیسە 18 ساڵ فەرقەکەیانە بەڵام هەیە بڕواو هەبێ کابرا تەمەنی 50 ساڵە چێکی 15 ساڵ 20 ساڵێنێ یاخر ئەمە 30 ساڵ فەرقیان هەیە ئەگەر فەرقەکە ئاوا 30 ساڵ بێ ئەم 50 ساڵە ڕاستە ئێستا کێشەی نییە بەڵام پاش 20 ساڵی تر 70 ساڵ وایە کچەکە بێ بە 40 ساڵ کچەکە 40 ساڵ لە هەڕەتی لاوێتیایە کابرا 70 ساڵە ناتوانێت پێداویستیەکانی ئەم ئافرەتە دابین کات بۆیە وردە و دەبۆشایی و فەراغ دروستە بێ خەڵکی تر خۆی پیاکە لە هەمان کاتە ئەبێم ئافرەتە نەک ببێ بە هاوسەرە بێ بە سستەر و کارەکەی پیاوە زەخت و شەکلە و چی خۆ دەزانیتە لە تەمەنی لا ئێمە لە 6 ساڵی بە دواوی تەمەنی نەخۆشەکان دەرەکەگە هەفتا بێ کەواتە لێرایەتی دوای کابرا دڵی لە پیسەکات ئەڵێ باشە ئەمە من 70 ساڵم ئەم 40 ساڵە و من ناتوانم وەکو هەموو پیاوێک و کە 40 ساڵان بووم پێداویستەکان مەفردا بکەم تۆ بڵێ خیانەتم لێ نەکات دڵ پیسی ڕیرە نازانم چی باشتر وایە نزیک بن لێکەوە خۆی بەعام هەر پیاو تەمەنی گەورەترە بەعام ئەوە کە ژنێنێ تەمەنەکەی گەورەترە بەڵام هەتا 10 ساڵ 11 ساڵ کێژە هەست بۆ 30 ساڵ بڕواو هەبێ جیاوازی هەبوو کەیسی تایبەت بەڵام نەیانیشتۆ خیانەتەکە دروست بێت بەڵام تا تەمەنەکە نزیک بێ باشترە بۆ 11 ساڵی کێشە دروست ناکە بەس لەوە بە دواوە ئەگەر هۆکارەکانی تری لەگەڵان نەبن کێشە دروست دەکات لەبەرەوە تەمەن پێویستیە کە خۆتە زانی تر و دە بمانێڵێ تەمەن عمر حکمی خۆیەکە وردەوە دە ئینسان چوە تەمەنەوە توانای جەستەی توانای با بڵێن هەڵچوونی هەموو شتەکانی بەرەو لاوازیە ڕوە تاقە و وزەکانی بەرەو لاوازیە زوو عەسەبیە بێت تەحمولی هەموو شتێک ناکە قسەی مناڵ ئەمانە کێشە دروست دەکەن زۆر سوپاس ئەڤین خان نەسرین خان بێ زەحمەت دکتۆر کە گوێم لە قسەکانە بۆ تۆ لایەنگیری ئافرەتە کرد لە کاتێکە ئەو تاوانەکەی کردووە
زۆر سوپاس نەسین خان وڵی من لایەنگیریم نەکردو خاتون بەڵام واقعەکە وایە ینی تۆ خۆت جۆ لە بەسەر هاتەکە بوو من لایەنگیری کەس ناکە من وەکو کەسێکی بێلایەن بەڵام ئەبێ حکوم بم ینی ئەبێ حکومە بەسم چییە ینی دەستخینە سەر خاڵەکان بۆی هەریەکە بەرپرسیارەتی خۆی بزانێ سەیری کە قوشی من ئەم خاتونە قوربانیە من هەستەکەم زەحیەیە بۆچی زەحیەیە لە خێزانێکە پەروەردە بووە باوکی بە پلەی یەکەم کەم تەرخەم بوو و خیانەتی کردووە لە هاوسەرەکەی کە دایکی ئەمە دایکی بەهۆی تووشی جەڵتە بووە یعنی کەواتە لە ناو خێزانەکە ژینگەیەکی دەرونی دروست نەبووە ئەم هەست بە ئامان کاس بە دڵنیایی بکە خۆشەویستی نەدراوەت لە ناو خێزانی پڕ لە کێشە یەکەم هۆکار ئەوەیە مناڵەکان بێبەشە بن لە خۆشەویستی من و ئاسایش کەواتە ئەم هاتووە لەو خێزانەی ویسەتی ڕزگاری بێ کە شووی بەم پیاوە کردووە بە دوای باوەشێکی گەرماگەڕاوە بەڵام ئەم پیاوە ئەم برا بەڕێزەمان نەیتوانی ئەو باوەشە گەرمەی بۆ دابینکە لە هەمان کاتە ئەم خۆی کێشەی هەبووە بەهۆی کەم تەرخەمی ئەمەوانێک دڵی لێم عاجز نەبێت کەم بۆ ئەمە ڕوونمان کردەوە کەم تەرخەمیەکەی ئەوەیە لە ماڵ نەبووە لە مانگێکە سێ چوار ڕۆژ لە ماڵ بووە کە هاتووشە تۆری هیلاک و عەسەبی بووە ماڵی وەکو فندق لێ کردو بۆ ئیسراحەت و ئەمانە اینجا جیاوازی چی تا دوای لەگەڵا نابووە ئەم قەراریاوە 18 ساڵ لەو گەورەتر بووە ئەم قەراریاوە بە شکل و جوانیەکەی بەدڵ بووە نەچوە پرسیار لە ڕابردووی بکات و عایلەکەی بزانێ و چی و حساباتی خۆی بکات بۆیە ئەم کەیسەوە بۆ من دەرەکەوێت کە ئەم سەبەب بووە ئەو نەتیجەی ڕاستە ئاگال لێبێ زۆر جار ئەمە کە نەتیجەکە ئەم بووە بەڵام سەبەبەکەی مهمە تۆی بەدە هۆکارەکە ئابگەڕی هۆکارەکە بەداخەوە ئەم بووە ڕاستە ئەو تاوانەکەی کردو ئەویش پشکی بەرەکەی بەس پشکی شێر بەر ئەم برا بەڕێزاکەوێت جا ئێمە بۆیە ئەمەش ئەم کەیسەش باسەکەین بۆ ئەوەی لەمە دووە پیاوەکان وا نەزانن کە هەموو شتێ بۆ ژنەکانیان دابین کە لە ناحی مادیەوە لایانی دەرونی و عاتفیەکە کەم تەرخەم بن ژیان ئۆکەی و ئەڕوات ئەمن باسی ئەوەم کردووە و لەوانەیە کەیسی تر لە داهاتووە من کەیسی ترم لایە ژنەکە تاوانبارە ژنەکە سەبەب بووە وە خۆشیە نەتیجەکەی بۆ زەحیەکەی بووە بەڵام لێدا خۆشتان و بینەرانی ژەتوانین ئەو شایدێمان بۆ بن کە ئەم هۆکاری سەرەکی بووە زۆر سپاس کاک بنار دکتۆر جان ئەمێ پرسیارێکم جیاوازی ئاسی ڕۆشنبیری ئەبێتە کێشە لە بینی خێزانەکانە یعنی مەبەست ئاسی ڕۆشنبیری شەهادەیە لە ئێستا ئەمان جیاوازیەکان شەهادەکەشە بەڵێ ڕۆشنبیری مەسەلەن لە تێگەیشتن و سەقافەت ئینسانەکە بەڵێ بە دڵنیایی کاک بنارێ ماخر ئەبێ جیاوازی بکەین لە بینی شەهادە و لە بینی سەقافەتە سال لەوانەیە خریجی جامیعەیە بۆ نمونە من جامیعەم تەواو کردووە بەڵام گۆشە گیر و دوورە پەریەزم و قسەم ڕقە و نازان چی و لەوانی ڕۆشنبیر نەبم بەس ینی لە عیلمێکە شارەزاییم هەیە مسەقف جیایە مسەقف ئەوەیە کە لە پسپۆری لە بوارێکە هەیە بەڵام لە بوارەکانی تیشە شارەزایی هەیە جا لەبەرەوە ئەگەر بێت و ئەم برا ئازیزەم لێم عاجز نەبێت لەگەر ئەوەی کە شەهادەکەشیان با بڵێن جیاوازێکی زۆر هەبووە لە ناحی ڕۆشنبیریەکەشەوە لە سایکۆلۆجیت ئەم ژنە تێ نەگەیشتوە لە باری دەرونیەکەی تێ نەگەیشتووە لە ئەوە تێ نەگەیشتوە ژن پێویستی بە چییە چونکە تۆ مادەم لەگەڵ توخمێکی ترا مامەڵاکەی ئەبێ بزانێ و ئینسانە چۆن بیرەکاتەوە پێداویستەکانی ئەو ئینسانە چییە ئەمە ناحی ڕۆشنبیریەکەیە ئەمە کێشە دروستەکات خۆ لەوانەیە جاری وا دووچیان خریجی جامیعەن یاخود دەرچووی پەیمانگان یا دەرچووی ئامادەین یا دووجا ماستەریانە بەڵام بە زانستەکەیان شەهادەکان علم با بڵێن ماستەری لە عیلمێکا وەرگرتووە بەڵام ئاسی ڕۆشنبیریان نزمە چە دووشتی جیاوازن ئەرە وڵا ئاسی ڕۆشنبیری هۆکارێکی سەرەکیە بەڵام ئەگەر بڵێن ئیعدادی و متەوەسەش بێ حتا ئەگەر جامیعە و ئیعدادیەش بێ بەڵام هەردوو ئەوەی ئیعدادیەکە یا متەوەسەکە ڕۆشنبیر بێ ئاسی ڕۆشنبیریەکەی بەرز بێ ئەتوانێت تەفاهم لەگەڵ ئەوی ترا بکە بەڵام بەداخەوە لەم کەیسەیان ئەوە نەبووە بۆیە هیوادارین جەناب وەکو گەنجێ یا هەر کەسێکی تر کە هاوسەرگیریەکە ئەبێ بیل لەو فاکتەرانە بکاتەوانێ کە بەختەوەریانەکە هۆکارەکان تەمەنە ئاسی ڕۆشنبیر لایانی کۆمەڵایەتی یعنی بێ نزیک من لە یەکەوە کۆمەڵایەتی ئەمان لە خێزانێکی فەقیر و لە خێزانێکی دەوڵەمەندە ئەوەش کێشە دروستەکات یعنی ئەمانە کە هەمووی نەتیجەی توێژینەوە ئەم کەیسانە دەرکەوتووە ئەینا خۆ خەڵک چوزانێ لە نتیجەوە دەرکەوتووە کە دەیان حاڵەتی وا ئەبینی سەیرەکەی جیاوازیەکە ئەم هۆکارە لە بینی هەمیانە هەیە کەواتە ئەما بێ بەسەر ببێ زۆر سوپاس کاکە بنارجیان کاک ئارپاکیان فەرموو سپاس دکتۆرجان وەکەوەی تێگەشتین لە کەیسەکە کە ئەم ئافرەتە لایانی خۆشەویستی کەمە و پێویستی بە سۆز و خۆشەویستی زیاترە منەکو پێشنیارێک وام پێ باشەکە ئەم پیاوە بەڕێزە زیاتر خۆشەویستی و زیاتر سۆز و محیبەت بەخشێ بەم ئافرەتە ئێمە خزمان هەیە تقریبان عمری
20 بۆ 25 ساڵ لە خێزانەکەی گەورەترەکە کە سپاس بە خۆتای هیچ کێشیان نییە چ لە ڕووی مادی چ لە ڕووی سۆز و خۆشەویستی وا بە باش زام کەم پیاوە زیاتر گرنگی بە ئافرەتەکە باو زیاتر پشتگوێی نەخات وە هەوڵبات چی پێویستە لە ڕووی سۆز و خۆشەویستی بۆی دابینکە جا پرسیارێکشم هەیە هەر لەو بابەتە ئایا کێشەی خێزانی ئەبێتە هۆکاری ئەوەی کە مناڵ لە ڕێگە لابات یاخود تووشی نەخۆشییان هەر شتێکی کە لەو بابەتە زۆر سپاس کاگات پاکگیانوەڵا بەشی یەکەمی پرسیارەکە و بێگومان ڕوونکردنەوەکە پێشنیازەکە جوانە ئەکیت ئەبێت لەمە دووە ئەم بەڕێزە هۆکار بووە یاخود بڵێن کەم تەرخەم بووە لەلایەنی عاتفیەوە ئەبێ ئەگەرەیەوێ بەختەوەر بێ و جارێکی تر ئەم ژنە تووشی هەڵە نەبێتەوە ئەبێت ئەو سەرچاوی وشکەی کە بۆتە هۆکاریەوە جەنابە باسی ئاسی ڕۆشنبیری و تەمەن و ئەم شتانە ئێمە زۆر جار بەڕێزان ئاگاتان لێبێ کە باسی تەمەنەکەین جەناب دەڵێ 20 ساڵ ئەو 20 ساڵە یا 25 ساڵە کە گەورەترە لە هاوسەرەکەی لەوانەیە لەوانی ترە وەکو یەک بن مەسەن لە ئاسی ڕۆشنبیریە لەوانەیە وەکو یەک بن لاسی کۆمەڵایەتیە وەکو یەک بن بیرکردنەوەیان وەکو یەک بێ پیاوەکە سەبر و تەحملی هەیە و عەسەبی نەبووە توانیوێتی لەم ئافرەتە تێبگا ینی بە پێی تەمەنەکەی مامەڵی لەگەڵا کرد و کێشە نییە ینی کێم باسی تەمەنەکەی یا ڕۆشنبیەکەین بە تەنیا نابێتەوە ئێستا زۆر جاڵن یەکێک لە هۆکارەکان کە ئینسان تووشی لادان و تاوانە بێ هەژاری فەقیریە یاڵێ بۆ نمونە کاسەی پڕ ئاشتی ماڵە بە هەزاران عائیلە هەیە فەقیرە و ئینحراف ناکە لادان ناکە بەڵام لەگەڵ یا فەقیر بی اینجا خێزانەکە خراپ بێ باوکەکەی تونند و تیژ بێ لێکترازانی خێزان هەبێ برادەری خراپە بێ کۆمەڵی هۆکار هەبێ هەمووی کۆبنەوە کەواتە هەژاری یەکێکە لە هۆکارەکان بە تەنیا نابێتە هۆی لادان ئێمە هیوادان ئینشاڵڵا بێگومان بەشی دووەمی پرسیارەکەشە ئەوەی کێشەی خێزانی بێگومان مدەیان جار و سەدان جار و تومان و دووبارە شەکەی نەوانێ ئەم کچە کە مناڵ بوو یا هەرزەکار بووە ئەبوایە خۆشەویستی بدرێتێ ئەبوایە لەناو خێزانە هەستی بە خۆشەویستی بکردای هەستی بکردا باوکی خۆشیەوە هەستی بکردا ڕێزیە گیرە هەستی بە ئامان کرد دامە شەڕ و ئاژاوە هەبووە یەکەواتە ژینگەیەکی دەرونی نەبوو ئەمە کەسێکی دەرون دروست بێت اینجا هاتووشە ئەم برا بەڕێزە نەیتوانی قەرەبووی بۆ بکاتەوانێ ئەوەی کە لەوێ نەیبووە ئەمیش خراپ نەبووە لی نەیەوە بەڵام کەم تەرخەمیەکەی لەوەیە بۆ وەی زانیوە پارە هەموو شتێکە نقمی کردووە لە پارە و لە مادە و لە هەم شتانەیە بەڵام بە حکمی ئیشەکەشی ئەمۆ نەبێ بەڵێ بە ئارەزوی خۆی بێ حکمی ئیشەکەی لە دەرەوە بووە نەیتوانیوە لە ماڵەوە بێ قەرەبی ئەوی بۆ بکاتەوە فەراغی دروست بن باس ماگەر و فەراغا کەسانی تر خۆیان تێترازانەوە بۆیە ئێمە بێ هەوڵ بین لە ناو خێزانەکانمان بۆشایی دروست نەکەین نەجینا کەسانی تر پڕیەکەنەوانم جا ئەو کەسانشی وەکوم برا بەڕێزە ئیشیان هەیە ئەبێ هیچ نەبێ ئەوەی خێزانەکەی بەختەوەر بێ ێ باشە خێزان بەم بەختەوەر نابێت کاکەجانەوەتە تووشی لێکترازانە بێ تووشی کێشابێ بۆیە ئەبێ ئیشەکەیان کەمکەنەوە ئیش بۆ چێتۆ بۆ خێزانەکە جاکە خێزانەکە تووشی وا بێ مناڵەکان سەرکەدان بێ لعنەت لەو ئیشە لعنەت لەو پارەیە پارە چی بووەکە ئێستا فەرموو پارە توانێ و کێشەیە ئیلا بێ ئەفکارێن گۆڕن ئیلا بێ تێبگەن زۆر سپاس بۆ بەشداری هەمووتان ئێستا یەینەوە خزمەتتان قوربان ئەو بە ڕێزانە قسەی خۆیان کرد ئێوە قسەی خۆتان کرد ئێمە ژەوی لی تێگەشتین بۆمان باسکردن ئێستا منەمەوێ زۆر بە ڕاشکایی پێم بڵێ یەکەم جار کە هاتی بۆ بەرنامەکە ئەو ئەفکارانی لە مێش کتابوو ئێستا هەمان شت ماوەیە گۆڕانکاری بووە کاکتۆر ئەفکارەکانم ڕاستە کەمێک گۆڕاوە بەڵام ئەوەی کێشەمە ئێستا بیر لە نامەکانەکەمەوە زۆر قورسە لەلام نازام تۆ ئێستا پێشنیارە چیە بۆ من قوربانجان بیر لە نامەکانەکەیتەوە بازیشتی عاتفی کراوە ئێستا جەنابێ بیرکەرەوە لە کاغەزێکا بنووسە بڵێ منەمەیە فڵان کەس بکوژم منەمەیە فڵان کەس وا لێ بکەم منەمەیە بزانم ئەو بانقە ببڕم بیری لێ بکەرەوە لە بیشە سەر وەرەقەش محکەمە دادیایی تۆ ناکە ناوگرێ لەسەرەوانە چکە نەبووە بە فیعل نەبووە بە کردار ئینسان بەکرا ڕاستە ئێمە وتمان هەڵەکە ئەو کردوێتی بەڵام ئەگەر ئێستا یعنی بە قەناعەت و بە ویژدانەوە جەنابێ دان بە هەڵەکانی خۆتا بنەی تۆ سەبەبی ڕئیسی بووی تۆ سەبەبی ڕئیسی بووی ئەم ئافرەتە خۆی هیلاک بووە تۆ زۆنگەی تر هیلاکە کردووە نامەکان قوربانجان جا خۆزجاری وا هەیە ئێمە کەی ساتۆتە لامن وڵا خیانەتی زەوجی بووە یعنی بە حەقیقی خیانەتی زەوجەکە بووە بەڵام کە بیریان لە دەرئەنجامەکە کردو تەلاق و ئیجابوونەوەکە یعنی لە ڕێی خوا بەخشیوێتی ئیخوای گەورە پێمەڵێ ئێوە پێمانەڵێ ئێوە لە زەوی ڕەحم بەیەم بکەن من لە ئاسمان ڕەحمتان پێکەم و ئەو کەسانەی لێبوردن گەورەی بۆ ئەوانە
نامە قسەی عاتفیە کراوە خۆی واشی ئافرەت بەو ڕێگاڕوە کەسانێک ئەنسا جنێی پیازاشی پێگە بەڵام ئەم شتانە ئێمە پەیوەندیمان بەو کابرایەوە کرەوە خزمەی خۆت قورعانی خوارد قورعان مامۆسای ئاینیش دانیشت بوو وتی من گەشتم تۆ قەناعەتە ئەم کابرایەمانی قڵی ڕاستگۆیچکە بە ئاسایان نوێشە کاویش بەس بەداخێمە کە ئەڵێ نوێژەکەی و ڕۆژۆگرین زۆر جارۆک و عادەتێک گرتووە وەکو عیبادەت نەماگوێت ئەسڵەن کە ئەگەر مسلمانێکی حەقیقی بووە نابووە بیری سەیری سومعە و شەرەفی کەسانی ترکە ئەمە یەک دوو ئێستا تۆ لە بەدەم دوو ڕێگای قوربان سێ من نییە یا بڵێ وەڵام من تەحملی ئەم قسانم پێ ناکرێت و کە بیر مەکەوێتەوە وای وتۆ ئەو وای وتۆ ئای واوتۆ من لێی جابمەوە بەڵام دەرەنجامەکەی چێ بێ مناڵەکان نەبن بە قوربانی لەوانین دێکەس ئێستا بڵێ بۆ چیە بن بە قوربانی یاخل لە خۆشەویستی کە باوکی بێبەش بوو کە لە خۆشەویستی دایکی بێبەش بوو یا کەوتە لای زڕ دایک یا کەوتە لای زڕ باوک یا نازام چی یعنی قەت وەکووە نییە لە باوەشی دایک و باوکا بن ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێم چێ بە قوربان تۆ سەبەبی ینی هەندێک شتەیە خۆت سەبەبی تۆش بەشێ لە باجەکەی بی باجەکەی ئەوەیە کە بیل لە شتاناکەیتەوە بەنعلەتی کە بڵێ ئێمە کاکە ئەڵێ ئینسان بەردەوام دەگەڵ خۆشیا بێ جاریوە شەیتان ئەوێ وەسوەسە و پێ بکات فکری غەڵەتی پێ بکات من بۆم باسکردی باوکە گەورەمان تووشی غەڵەت بووە کێ لە ئێمە تووشی غەڵەت نابێ اینجا تۆ یا ڕێی دووەم هەڵبژێرە کە ئەوەیە لێ ئەبووری لەبەر خوا لەبەر مناڵەکانێ لەبەرەوەی ئەویش قوربانیە ئێستا تۆ ئەگەر لێی نەبووری سەدان کێشەی تریشی بەدوایە دایکی مناڵەکانتەوە تۆش سەبەب بووی ینی نابێ ئێمە لە وەڕاکەین بڵێن وەڵام مادەم ئەوەی کردووە بەڵام سەبەبی ڕئیسەکە هۆکارەکەی چێ بە قوربان کەم تەرخەمی تۆ بووە کاک دکتۆر من ئێستا گەشتمەوە قەناعەتی لەسەر قسەی جەنابەت کاڵی ئەو نامن لە قسەی من نابێ قەناعەتە لا دروست بێ کە ئەو قسانەی من و ئەوانی و بەڕێزە کردیان و ئەوەی کە مناقەشەکەمان کرد کە تۆ بەشێکی بەرپرسی پشکی شێرە بەرەکەوێ ئەبێ باجەکەی بی باجەکەشی ئەوەیە ماوەیە خەفت دەوە خۆی وردەوە دەبیرە چێتەوانن چکە مافرەتە بە فعلی هیچ شتێکی غەڵەتی نەکردووە بەڵام فەراغی دروست بووە ئەم نامانەی بۆ هاتووەمی جوابی یاوەتەوە و یعنی بۆ شایەکی دەرونی دروست بوو ئەو کەسەی بەداخەوانێ ئیستیغلالی کردووە عفوم کە مەبەستم لەوە نەبوو ئەڵەم لەسەر قسەی جەنابەت من ئێستا گەشتمەوە قەناعەتەی کەوە هیچ شتێک ڕووی نیاوە لە بینیانە تەنیا نامە بووە نامەیش دڵنیا دەکەمەوە بەڵێ من یەکەم لەبەر خوا دووهەم لەبەر مناڵەکانم سێم لەبەر حرمەتی بەرنامەکەی تۆ کە هاتم لێرە بەڵە دەروونە ئارام کردمەوە ئەو گڕەی کە پێشتر هەبوو لە دەروونما ئێستا هەستەکەم زۆر هادێترم زۆر جیاوازترم لەو کاتە هەموو ئەو لاپەڕانی کە ڕوویاوە لە ژیانم من بەڵێن تێمە بیدڕێنم کۆتایی پێێنم لاپەڕەیەکی سپی تازە دائەنێم لەم ڕۆوە دەست ئەەکەین بە نووسینەوەی ژیانی خێزانیمان و بەڵێنی شتێمێ بەڵێن بە تۆش و بەوانشی کە ئەم بەرنامەیە بینن و بەو کەسانشی کە ئێستا میوانن لەم ستۆدیۆیە بەڵێنتانەیەمێ من پەشیمان بم لەوەی کە خۆشەویستیم بۆ هاوسەرم دابین نەکرد لەمە دووە خۆشەویستێکی جیاوازتر دروست بکەم ئەبێ ئیشەکەش کەم بکەیتەوە سەفەرێ بەم لاولایە بە قوربان ئەوە شۆکارێک بوو بەڵێ دڵنیاتەکەمەوە من ئیتر کەسابەتەکەم ئەخەمە دوای خۆشەویستی بۆ خانەوادەکەم تەنیا لەبەرەوەی ئەو تەمەنی ماومە بە خۆشبەختی بەسەری بەرم ئەو تەمەنی کە ماومە بتوانم سووری لێ ببینم لە پەروەردەکردنی مناڵەکانم بۆ ئەوەی جارێکی تر مناڵەکانیشم کە گەورە بوون نەگەنەم هەڵەیی من لێی خۆش ئەبم بەڵام یەک مەرجم هەیە ئەبێت چاوەڕوانم کات هەتاکو ئەم دەروونە ئاڵۆزەی من هێواش و هادێ ئەبێتەوە بۆی بتوانم جارێکی تر بگەمەوە یەکەم ڕۆژی کە خۆشەویست دەزانکۆ بڵێنتانێمێ کە ئیتر جارێکی تر نەبمە خۆکاری ئەوەی کە ئەو بێتاقەت بکەم ئەبێ عەسەبیەکەش کەم بکەیتەوە کاکەجان تۆ لە دەرەوە بەهۆی ئیشەوە پڕەبی نابێ بەسەر ئەمە بەتاڵی کەیتەوە وەسە مناڵەکانە ینی لە نامشتەکانە حتا مناڵەکانی جێگو ئێمە کە باوکمانێت و جاریوە ترسم ئەڵێن شەڕە بێ ئێستا لە دایکمە ئەوە بێ ینی ئەم مامەڵەی تۆش نادروست بووە ئەبێ ئێستا تۆ تووشی ئەم ناخۆشیە بووی ناخۆشە بەڵام بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە ناخۆشە دووبارە نەبێتەوە ئەبێت تۆ ئەم شتانێک کە هۆکار دەنیهێڵی کاڵی کەیتەوە لازم لە 100% تۆ نتوانانی بیمە مەلایکەت خۆ کەسمان نابیت بەڵام ئیتر
ئەبێ کات بۆم تەرخان بکەی لەگەڵی بچیتە دەرەوانێ ئێستا نەلای ئەویش غەڵەتی هەبووە ئەبێ ئەوی گۆڕانکاری لە خۆیان بکە بەڵام تۆ ئەوانەی کە پێداویستی ئەم ژنەیە ئەوانەی کە قسەمان لەسەر کرد بۆی دابیتکە ئەوی تری لەسەر ئەو ئەگەر جارێکی تر دوای ئەوەی تۆ ژیانی خۆ گۆڕی شێوازی مامەڵە و گۆڕی ئوسلوبی قسەکردنێ گۆڕی ئەگەر ئەم ژنە غەڵەتێکی تری کرد ئەو کاتە ئێمە بڕیارێکی ترما یعنی من ئەو کاتە مۆقیفێکی ترمە بێت بەڵام کاک دکتۆر پێویستم بەوەیە کاتم باتێ هاوکارم بێ ئەبێ هاوکاری بکە تەبەن ئەبێ تۆ شاوکاری ئەو بکەیت و من دڵنیام یعنی ئەو متمانی جاران نامێنێ بەس ئەبێ ئەو بەکردەوە بیسەلمێنێ بۆ بسێ کە ئەو ترسەی هەتە دووبارە نابێتەوە من کێشەکەم لێرا کۆتایی هات دەست خۆش بێ خاتون جان فەرموو والله تۆش کاکتۆر ڕیشکی ئەوە بەرەکەوێ کچی من یعنی حتا ڕاستە وەکو خاتونش باسی کرد نەسیحان یعنی گوایە من تۆزێ بەلای تو ئادامشکانووە من لەبەر پەروەردەکەت و باری دەرونیەکەت بەلای تو ئادامشکانەوە بەڵام ئەمە مانایەوە نییە ئەگەر یەکێ لە خێزانەکەیە باش پەروەردە نەکرا ئەگەر باوکی ئاوا خیانەتی کرد ئەگەر شەڕ و ئاژاوە هەبوو ئەبێ یەکێکتر لە 100% بۆی قەرەبوو بکاتەوە ئەگەر نەبوو ئەم تووشی لادان بێ یعنی تۆ ئەوایە کچی من پێشەوەی جوابی و کابرایە بیتەوە بیری لەم کردایەوە کە هاوسەرتە ئەو هەموو شتەی بۆ دابین کردووی دوو مناڵە هەیە ئەبوو ئابیل لە مستەقبلی مناڵەکانە بکەیتەوە ئەبوو ئابیل لە دەرەنجامی ئەم خیانەتە هەرە چێتە ناپاکیە و سەرگیرەوە خوا قسەیەکیش بکەین نەک نامە بێ هەرە چێتە خیانەتەوانێ ئەبوو تۆ پێشەوە بیل لەوانە بکەیتەوە بیل لە دایک و باوکە بکەیتەوە بیل لە خاڵ و مامە بکەیتەوە بیل لە خوشک و براکانە بکەیتەوە ئەی تۆ ینی تۆزە بیرێ نەکردەوە بڵێ باشە منم کابرایە جارێ فورزای ئەمە بە چه حەقێ ئەو خیانەتە ئاکات ئێوە ژنی هەیە بە چ هۆکارێ من بمە هۆی ئەو خێزانە تووشی لێکترازان بێ ئەگەر ئەو غەڵەتی کردووە بە زۆر ژنیان بۆیە ناو من بۆ سەبەب کار بم من چی لاقم بەسەرەوەیە ئەو ئێستا تۆش بەشێ لە باجەکەی ئەی فەرموو وڵی پەشیمانم بەستر نازانم تازە چی بڵێم ینی وعدی ئەوە ئەی بەو کە ئێستا جەنابێ شێوازێکی تر مامەڵە لەگەڵ ئەم بکەیت و ئەو کابرایە بە هیچ شێوەیە گەگەر وای دابنێ ئێمە نازانین شەیتان تووشی غەڵەتی کرد تەلەفۆنی بۆ کردی جارە بێ مۆبایلەکە و ڕقەمە بگۆڕی یەکێ ناناسی بە هیچ شێوەی جوابی نەیتوانێ کە هاتیش لە ماڵتان لەمە دوات جەنابیشە نابێ بێڵێ و کابرایە نەکپورزاوە بێ نوری چاو بێ بێت پێ بە ماڵی ئەوە بێنێ قوربان ئەبەت ناپاکی لەگەڵ تاکە نمەکی تۆی کردووە نمەک حرامە ینی تۆ زۆر جارێمە بەداخەوە کە خیانەتمان لێکرێت کە پەلامارە دێن لە کەسە نزیکەکانی خۆمانەوەیە من لەمە دووە کەسی دەرەجەیەکم نەبێت دەرەجە دوو بۆی نەبێت ئەم دوو دەرگاکەمەوە ئیتر هەر کەسێگەێنیتە ماڵی خۆ قوربانی دڵنیان نەبی تۆش ئەڵێ لە ڕەفیقی مناڵیمە ێ بەس ڕەفیقی مناڵیتە نەوزانیوە ئەمە چۆن بیرەکاتەوە چۆن ئەم یعنی ئەما بێ شتێک هەبوو بێ ئەوە بیوێ خیانەت لە هاو هەم ڕەفیقی مناڵی هەم کوڕی پووری هەم شەریکیشی بێ خاتونجان ئێسا ئەو لە ڕێی خوا لەبەر خاتی مناڵەکان لە گەورەی خۆی نوان ئەفووی کردی بەڵام تۆش ئەبێ لەم ڕۆبە دواوە ئەوەی کە ئافرەت پێویستە لەسەری بیکە خوشکی من ڕێزی ئەو بگرە ئەبێت تۆش حساب بۆ ئیشەکەی ئەو بکەی ئەو ماوەیە سەبرێ هەبێ لەسەری لەوانەیە ئەگەر بەهۆی ئیشەکەی و ئەم ماوەی هیلاک بۆم شتە بووە عەسەبی و تووڕابێ ئەبێت تۆش مڕاعاتی بکەیت لە هەمان کاتیشا ینی تۆ مناڵێکی نازدار نی چاوەکەم هەر چاوەڕێەوە کە هەموو شتێکی بۆ بکە ئەوە بکە ئەوە بکە ئەبێت تۆش بەرپرسیارەتی هەڵگری ئاگار لە مناڵەکان بێ ئەبێ بۆشی بسەلمێنی کە ئەمە غەڵەتێک بووە لە ناچاریە و یاخود ئیتر کراوە لەمە دووە نابێ هیچ شتێکی تر والله جارێکی تر خوا نەخواستە بێتەوە ئەوە ڕۆژە ڕۆژان تەلەفۆنێ بکە شتێ بکە ئەو کاتە ئێمە مۆقیفێکی ترمانە بێ چکاڵێ گەر یەکەم جار هەڵیان خەڵەتانین خوا بیان گرێ ئەگەر دووەم جار هەر خەڵەتین خوا خۆم بگرێ لەبەرەوە نابێ هیچ کەسێ دوو جار بکەوێتەوە هەمان چاڵ وەم مۆبایلش بۆ شتی پێویست نەبێ بەکاری مێنە خوشکی من فەیسبوک و نازانم شتانە بزانە چۆن بەکاری هێنی بۆ خزمەتی خۆت و مناڵەکانت و هاوسەرەکەت خۆشەویست